ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ئەندامی لیژنەی وزە و سامانە سروشتیەکان ئاڕاستەوخۆ لەگەڵ مانەخەت جەخان سڵاو لێوێت و سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان ئەگەر بکرێت وردەکاری زیاتر لەسەر ئەم هەواڵە بە بینەرانی پێیان بدەیت. بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سەرەتا سڵاو لە جەنابتان و لە بینەرانی خۆشەویستی کەناڵی پەیام. من لە بیدایە دەمێ ئەوە ڕاستکەمەوە چونکە ئێمە سکاڵا تۆمارکردنەکە لەسەر شخصێکی محەدەد نییە، لەسەر پارێزگای سلێمانیە و هەموو ئەو کەسانەشی کە بڵێن داواکردنەکە یا با بڵێن سکاڵاکە بۆ ئەوەیە کە لێکۆڵینەوە بکرێت لەسەر ئەو گرێبەستە کە کی ئەنجامی داوە چۆن کراوە و بۆچی بە شێوە یاسایەکەی ئەنجام نەدراوە. ئەویستم ئەوە بە جەنابەت ڕاستکەمەوە. بابەتی کارتی زیرەک لە ڕاستیدا قسەی زۆری لەسەر کراوە لەوە چێ ئێستا ئەوە نەمان قسە لەسەر کردووە خەڵکیشمان بێزار کرد بێ. ئەمە ئەو ئاماژە ترسناکەمان پێدا کە ئێرادەی چارەسەرکردنی کێشە و گیرگرفتەکان لە هەرێمی کوردستانە بەداخەوە یان هەر نییە یان ئەوەندە لاوازە خەڵکی ناومێت کردووە. ئەگەرنا ئەم پرۆژەیە لە مانگی 2015 کۆمپانیاکە دەست بەکار بووە، هەر لە مانگی 6 2016 دا ئەنجومەنی پارێزگای سلێمانی داوای ڕاگررتنی گرێبەستەکەی کردووە لەبەر ئەو خاڵ و تێبینیانەی کە لەسەری هەبووە. بەڵام دوای ساڵێک ئەبینیت کە هەم ئیش بە گرێبەستەکە باڵێن پرۆژەکەی ژڕانە گیراوە، لە هەمان کاتیشا خەڵکیش نەوتی وەرنەگرتووە کە ئەتوانین بڵێن ڕێژەی لە 130 خەڵکی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین نەوتیان وەرگرتووە کە لە کاتێکە ئەم کارتی زیرەکە بەحساب بۆ دابینکردنی سوتەمەنی بەنزین و گاز و نەوت و ئەوانەیە. ئێمە یاداشتمان زۆر یا بەدەستی سەرۆکایەتی زۆر لەگەڵ پارێزگای سلێمانیا قسەمان لەسەر ئەم بابەتە کرد تا دوجار گەشتینە و نەتیجەیە کە پێویستە ئەم گرێبەستە لێکۆڵینەوەیەکی وردی لەسەر بکرێ. ئێمە لێکۆڵینەوەمان لەسەر کرد بۆمان دەرکەوت کە ڕێکارە یاسایەکانی نەبڕیوە و دەرفەتی یەکسان نەدراوە بە کۆمپانیا بەشداربووەکان و ئەو کۆمپانیایی کە بانگهێشت کراون بانگهێشتەکە بانگهێشتێکی ڕاستەوخۆیە کە ئێمە ئێشکالیت یەکمان نییە لەسەرەوەی کە بانگهێشتەکە یان هەیە بانگهێشتی خاصەیە هەیە داوای خاصەیە داوای مباشرە داوای عامەیە ئەمەیان داوای مباشرە، بەڵام لە داوای مباشریشە هەر ڕێکاری یاسایی خۆی هەیە کە پێویستە کار بە ڕێکارەکانی گرێبەستە حکومیەکان ڕێنمایی گرێبەستە حکومیەکان بکرێت. بەڵام ئێمە پێمان وایە دوای لێکۆڵینەوە بە دوواداچوون و تاوتێکردنی دۆکیومنتەکان بۆمان دەرکەوتووە کە ئەم گرێبەستە ناشەفافە غموزی تایە دەرفەتی یەکسان نەدراوە بە کۆمپانیەکان. ئەمە جگەل لەوەی کە ئەمە بابەتێکە پەیوەندی بە هاوڵاتیانەوە هەیە پێویست بۆم پرۆژەیە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی مناقەشەی زۆر باشە خەدیجە خان پەسەند بکرایەوە زۆر باشە پارێزگاکانی تری عێراق باس لە کارتی زیرەکرد بۆ پێدانی نەوتیسپی هەرچەندە خەڵکی بەشێک لە زستانی لە بازاری ڕەشدا نەوتی زستانی لە بازاری ڕەشدا کرێوە لەم ساڵدا، بەڵام لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی تازە بە تازە شەڕ لەسەر کارتی زیرەک بۆ دابەشکردنی نەوت دەکرێت. نەدەبووە ئەنجومەنی پارێزگای سلێمانی زووتر لەسەر ئەم کەیسە بەدەنگ هات باە و لێکۆڵینەوەی لەگەڵ پارێزگاری پێشووتردا کرد بە؟ بەڵێ بێگومان ئاماژەم پێکرد. ئێمە لە مانگی 6 2016 کە هاوی نەکات کەوی هێشتا کاتی بڵێن دابینکردنی نەوت نییە، ئێمە ئەو کاتە ڕخنەمان گرتووە لەم پرۆژەیە، ڕخنەمان لێی گرتووە لەبەرەوەی کە جەدوای نیە ئەم پرۆژەیە خەڵک لە بارودۆخی و قەیرانایەتەوە ئێستا 9500 دینارە بکە پێشتر 10500 بوو لە خەڵک سندووە کە کاتە 5 ملیار و 500 میلیۆن دینار. هیچ جدوایە نییە بۆ ئەم پرۆژەیە تۆم پارەی لە خەڵکە ئەکێشیتەوە لە کاتێکا نەوتیشە نییە. ئەنجا پسوڵەی تریش هەیە تۆ نەوتی بێدابین بکەی بدەی بە خەڵک. هەم سامانە سروشتیەکان ئەڵێ نەوت نییە، لیژنە و لیژنانەی کە پێکهێنراون بۆ ئێران ئامادەی دەرنەبڕیوە کە دامی هەرێم کا بۆ نەوت. حکوومەتی ناوت بە هەمان شێوە ئامادە نیە نەوت بنێرێ بۆ هەرێم. هەموو ئەمانە ئەومان پێڵێن ئەم کارتی زیرەکە هیچ جدوایەکی نییە، تەنها پارە خڕکردنەوەی و پارە دزینە لە خەڵک ئەکرێ ئەوە ناوی بەرین. چونکە ئەگەر ڕاستە ئێمە لەگەڵ ئەوەین کە پرۆژەی کارتی زیرەک پرۆژەیەکی ئەلکترۆنیە گەڵ لە بارودۆخێکی ئاسایی دابێت ئیشەکات، بەس لە عێراقیش فەشەلی هێناوە لەبەرەوەی کە بەهۆی نەبوونی کارەبا و بەهۆی نەبوونی هێڵی ئینتەرنێتەوە کارەباکەی ئێمە زۆر جوانە تا ئەو کێشەیەمان بۆ دروست نەبێ. لەبەرەوە ئێمە هەر لە بیدایەت
ئیش قسەمان لەسەر ئەم بابەتە کردووە و ئەرکی ئێمە وەک ئەنجومەنی پارێزگای سلێمانی چ وەک لیژنەی پلان و پرۆژەکان چ وەک لیژنەی سوتەمەنی ئیشی خۆمانمان کردووە ڕخنەمان گرتووە ئێستا تۆپەکە لە ساحەی دادگایە و تۆپەکە لە ساحەی چاودێری داراییە. چەند کەس لەم دۆسیەدا تێوەگلاون یاخود چەند کەس پەیوەندیان هەیە بەم دۆسیی دروستکردنی کارتی زیرەکدا لە کاتێکدا وەکو بەڕێزت باس کرد هیچ ئەجوائێک و هیچ وجودێکی لە واقعدا نییە؟ ئێمە ئەمانەوێ ئەوە بڵێن ئێمە تەنها ئێمە جهەتی لێکۆڵینەوە نین. لێکۆڵینەوە ئەبێ یاسای خۆی هەیە، ئەبێت چاودێری دارایی لێکۆڵینەوە بکەوە نوێنەری داواکاری گشتیشی تێدا بێ. ئەوە لیژنەی تحقیقی بۆ دەرەچێت کە بزان لێ کێ بەرپرسە لەمە کێ کەم تەرخەم بۆ لەوە. بەڵام ئێمە بەڕاشکاوی ئەیڵێن کە کار بە ڕێنمایی گرێبەستە حکومیەکان نەکراوە لەبەرەوەی بە پرۆسەی تەندەری ناتێنەپەڕیوە، لەبەرەوەی تەنها چەند کەسێک هەم ئیشی بانگهێشتکردنی کۆمپانیەکان کە کۆمپانیەکان مەفروزە و کۆمپانیانە کاری هاوشێوەیان کردبێ مەفروزە لە بواری ئایتی و لە بوارە ئەلکترۆنیا پسپۆر بن بۆیە تۆ داوای مباشرەکەی ئەگەن بۆ داوای ئامە ناکەی داوای مباشرەکەی لەبەرەوەی تۆ ئەو کۆمپانیا بێ ئەهل بێ بۆ ئەمە. بەڵام ئەو کۆمپانیایشی کە بۆی دەرچووە و هاوشێوەی هەندێک لە کۆمپانیەکانی کەش کە 5 کۆمپانیا بوون ئەوانش ئەم کۆمپانیای لە بواری بیناسازیە ئیشەکە. ئەمە خاڵێکی کە ئێمە ڕخنەمان لەسەر ئەوە هەیە ئەگەر جهتێکی حکومی پارێزگا کار بە یاسا و ڕێنماییەکان نەکا ئیتر تۆ چ گلەیە لە خەڵکی تر بکەیت. ئێمە قسەمان لەسەر ئەوەیە گرێبەستەکە بە ڕێکاری یاساییان نەڕۆشتووە. ئەمە یەک بێجگەلەوەش ئەبوو ئەنجومەن ڕۆڵی هەبوایە لە قەراردان لەمەیە و پارێزگای سلێمانیش ئێستا پارێزگاری سلێمانیش لە دەسەڵاتی خۆیەتی لە سەلاحیەتی خۆیەتی بە ئەمرێکی ئیداریە توانێ و گرێبەستە هەڵوەشێنێتەوە یا ڕایگرێ. بۆچی ئەمە ناکە؟ ئەوە پرسیارێکە کە ئێمە چەندین جار ئاڕاستی پارێزگای سلێمانیمان کردو ئێستش لە کەڵامەکەی ئێوە دیسان دووبارەیەکەینەوە کە تۆ نەوت نییە و پارەشی لە خەڵک وەرگرتووە ئەمە چ مانایەکی هەیە چ واتایەک ئایا بەدەستەوە. لەبەرەوە ئێمە پرسیارێکی گرنگ لێرەدا دێتە ئاراوەویش ئەوەیە کە ئەو کاتی کە ئەم گرێبەستە کراوە لەگەڵ ئەم کۆمپانیایە بۆ دروستکردنی کارتی زیرەک و بۆ دابەشکردنی نەوت لەو کاتەدا ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەکوێ بوو؟ بۆچی ئەو کاتە ئێوە ڕێگەتان پێ نەدەگرت و لەم کەیسە لێکۆڵینەوەتان نەدەکرد؟ من پێشتر ئاماژەیەکم پێدا ئەمە یەکێکە لە خاڵە ئەو تێبینیانەی کە ئێمە لەسەر پرۆژەکە هەمان بووە هەر لە بیدایەتەوە ئەوەیە ئەبوو ڕاوێژ بە ئەنجومەن بکرێ ئەبێ ئەم پرۆژەیە بێتە ئەنجومەن ڕێی خۆی لەسەر بدات پەسەند کرێ. بەڵام هیچ ئەنجومەن ئاگاداری ئەم بابەتە نیە هەتا دوای ئەوەی کە پارە لە خەڵک سەنراوە. ئێمە بۆیە یعنی ئێمە لە بیدایەتی ئیشەکەیە ئەنجومەن ئاگای لێنە بۆ مە یەکێکە لە تێبینیەکانی ئێمە کە نەدەبوو زۆر چاکە کەواتە ئێستا وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی مافی ئەوەتان هەیە کە لێکۆڵینەوە و لێپرسینەوە لەم کەیسێدا بکەن لە کاتێکدا پێشتر ئێوە هیچ پرسێکتان پێ نەکراوە بەبێ ڕەزامەندی وە بەبێ ئاگاداری ئەنجومەن ئەم گرێبەستان جام دراوە؟ ئەوە نییە ئەوە کە ئێمە ئێستا ئیکەین و سکاڵامان بە کتابی فەرمی ئەنجومەن دۆسیەکە بۆ لێکۆڵینەوە بۆ سندنەوەی مافی هاوڵاتیان ئاڕاستەی جیهەتی معنیت کردووە لە دیوانی چاودێری دارایی لە داواکاری گشتی مەگەر ئەمە هەڵوێست نییە مەگەر ئەمە با بڵین ئەمە دەسەڵات نییە ئەمە دەسەڵاتێکە کە تۆ نقطەکان یا با بڵین ئێمە جیهەتێکی ڕقابین بەس خەدیجەخان پرسیاری جەوهەری لێرەدایە ئێوە پێتان وایە کە ئەم پارەی کە کۆکراوەتەوە بە ناوی کارتی زیرەک بۆ دابەشکردنی نەوت بەسەر هاوڵاتیاندا ئەم پارەیە بۆ کوێ چۆوە چی لێ هاتووە کە وای لێ ئێوە کردو وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی سکاڵا تۆمار بکەن پارەکە چی لێ هاتووە؟ ئەمە دوو جۆر پارەیە پارەیەکیان تایبەتە بە وەزارەتی سامانە سروشتیەکان کە بریتە لە پسوڵەی ژمارە 24 و 25 کە پسوڵەیەکی حکومیە لە مقابلی نەوتا کە سامانە سروشتیەکان دابینیەکە لە مقابلی ئەوە خەڵک بۆ هەر پسوڵەیە 2500 یاوە کە بۆ هەردوو پسوڵەکە 2 ملیار و 400 میلیۆن دینارەکە ئەمە بێگومان ئەمە حکوومەت وەریگرتووە لە مقابلی ئەبێ نەوت با بە خەڵک کە نەوت نادات ئەبێ قەرەبووی خەڵک بکاتەوە ئەمە بەشێکێتی بەشی دووەمی پارەکە کە بریتە لە کارتی زیرەک بۆ کۆمپانیاکە ئەبێ ئەم پارەی 9500 دینارە عقدێکە کە کراوە بۆ کۆمپانیایە کە کارتێکی ئەلکترۆنی دروستەکە کە پێمان وایە ئەم کارتە ئەوەنەی تێ ناچێ کۆمپانیا هەیە هاتۆ بۆ لای ئەندامی ئەنجومەن و توێتی من ئەم پرۆژەیە زۆر بە کەمتر لە بڕی 9500 دینارەکە
بە $2 کەمتری تێچێ یعنی ئەم پارەیە کە وەرەگیرێ بێگومان بۆ ئەو کۆمپانیایە کە هەڵەسێ بەکارەکە بەڵام ئەوی تریان عیدی وەزارەتی سامانە سروشتەکان زۆر باشە لە ئەگەری ئەوەی کە ئەم دۆسیە ڕوون بۆەوە دادگا ئەمەی دۆزیەوەوە لە کۆتاییدا پارە بۆ هاوڵاتیان دەگەڕێتەوە ئەوەی کە بە ناوی کارتی زیرەک بۆ دابەشکردنی نەوت لە هاوڵاتیان وەرگیراوە پێتان وایە کە ئەم پارەیە بۆ هاوڵاتیان بگەڕێتەوە؟ ئەوە کەوێتە بڕیاری دادگا و بڕیاری حکوومەت جهتی تەنفیزی ئایا پارەکە گەڕێنێتەوە یا لە مقابل یا قەرەبوویەکی هەیە بۆ ئەمە ئێمە خۆگەر بارودۆخی هەرێمی کوردستان ئاسایی بواە ئەم کارتی زیرەکە خزمەتێکی باشی ئەکرێ ئەمەش ئاواتەخوازی شتەکان بە ئەلکترۆنی بڕۆن بەڵام ئەمە ئەوەیە کە نەوت نییە یعنی تۆ ئەم ئیشت کردو لە مقابل یا پارەت لە خەڵک وەرگرتەوە مقابلەکەش کە نەوتە نییە بەڵام لە بازاڕیشە نەوتی تیجاری هەیە یعنی ئەوەی کە ئێمە کێشەمانە ئێستا پاڵاوگەی بازیانە هەیە و لە کۆمپانیا حیزبیەکانت هەیە لە هەولێر لە سلێمانی لە بازیان نەوت ئەپاڵێون و لە بازارە بە نرخی تیجاری فرۆشن بەڵام بۆ هاوڵاتی نییە لەبەرەوە ئێمە ئەوەی لەسەر ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی وەکو جهەتێکی ڕقابی دەستنیشانی کەم و کورتیەکانمان کردووە و داوامان کردووە کە مافی هاوڵاتیان بسەندرێتەوە بەس ئێمە جهەتێکی نەتەنفیزین نە جهەتێکی دادوەرین کە مافەکە بسەنینەوە ئیشی ئەمە تەنها لێرە کۆتایی هاتووە کە دۆسیەکەمان ئاراستی ئەو جهەتانە کردووە لێرە ئیتر ئیشی ئەمە کۆتاییەت وەکو بەرپرسیارەتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی. بەڵێ زۆر سپاس بۆ خەدیجە عەبدولجەبار ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ئەندامی لیژنەی وزە و سامانە سروشتیەکان لە ئەنجومەنەکە سپاس بۆ ڕوونکردنەوە و زانیاریەکانت. بەردەوامی بەپێی ئامارەکانی سنتەری بەرەگاربوونەوەی نەخۆشی شێرپەنجە لە شاری کەرکووک لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا 1400 کەس بەهۆی پاشماوی گاز و نەوتی کۆمپانیەکانی دەوروبەری شاری کەرکووک تووشی نەخۆشی شێرپەنجە بوون. دکتۆر نیاز ئەحمەد بەڕێوەبەری سنتەری بەرەنگاربوونەوەی نەخۆشی شێرپەنجە ڕایگەیاند بەهۆی پیسبوونی ژینگە ژماری تووشمانی نەخۆشی شێرپەنجە لە بەرزبوونەوەدایە لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا ژمارە و کەسانەی بۆ وەرگرتنی چارەسەری پزیشکی سەردانی سەنتەرەکەمانی کردووە گەیشتوۆتە 7000 کەس لەو ژمارەیەش 1400 کەس تووشی نەخۆشی شێرپەنجە